بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خواسی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. خافڵکوژی کادیرانی پارتی لە هەولێر. لە ماوەی مانگی کانون یەکەمی 1960 جا 66ەکان ژمارەیەک لە کادینەکانی پارتیان لە هەولێر خافڵکوژ کرد. هەردوو برا عەزیز حەمکۆ و عەلی حەمکۆی چایەچی و سەید عەبدوڵڵا و ئیقبال هورەماری لەوانە بوون. چەندین کەسی تریش بریندار کران. شۆڕش بژاردەیەکی تری لە پێشدەمدا نەما ئەوە نەبێ کە ئەویش ئاوەها لەبارد ئەواندا بجۆڵێتەوە. لە ناو شاری هەولێر چەندین مەفرەزەی تیار کرد بۆ شوون هەڵگرتن و سزادانی بە پاکتاوکردنی ئەوەندە کەسە لە جاشە پیاو کوشەکانی ئەوان کە ئەوان لە پێشمەرگە دەکوشن. بۆ نمونە مەفرەزەیەکی ناوخۆ لە 12 کانونی یەکەمدا بڕیاری لە ناوبردنی ئەحمەد ڕەشوانی و حامە سووریان بەجێهێنا کە لە کادیرە کاریگەرەکانی 66ەکان بوون. لە 13 کانونی یەکەمیشدا مافرەزێکی جا 66ەکان چوون بۆ کەرکووک و خۆیان بۆ نوێنەری شۆڕش و ئەفسەری پەیوەندی شۆڕش لەگەڵ کاربەدەستانی کەرکووک شەفیق ئەحمەد ئاغا داگرت کە حکوومەت بەرپرس بوو لە پارێزگاری لێکردنی و لە ئوتێلێک لە ئوتێلەکانی کەرکووک دادەنیشت. کە عەلی عەسکەری هات بۆ کەرکووک حکوومەت خۆی و دار و دەستەکەی کە لەگەڵی بوون بردنی بۆ هەمان ئوتێل کە شەفیق ئاغا لەوێ بوو ئاگاداریشی کرد کەوا نوێنەری شۆڕشیش هەر لەو ئوتێلە دابەزیوە. ئیتر ئەوی ژواتە عەلی عەسکەری خۆی و پارێزگارەکانی خۆیان لە شەفیق ئاغا و پاسەوانەکانی داگرت و تەقایان لێکردن و 3 کەسیان لێکوشتن. کە ئەوە ڕوویدا شۆڕشی شەفیق ئاغای لە کەرکووک کێشایەوە و کەسیشی لەجێ ئەو نەناردەوە بۆ کەرکووک. جا بۆ سندەوەی تۆڵی خوێنی ئەو 3 شەهیدا مەفرەزەیەکی پێشمەرگا لە شەوی 14 لەسەر 15 کانونی یەکەمدا ئۆتۆمبیلێکی جا 66 دایە بەرگوللا کە یەکێک لە سەرکردەکانی تێدا بوو ناوی ئەحمەد عەبدوڵڵا بوو. ئەو کوژرا. بەڵام مەلا ماتۆرکە لەگەڵی بوو دەرباز بوو، دەربازبوونەکەی شتێکی سیر بوو. بەم کارە نامەی خۆمان بە حکوومەت و بە جاشە تازەکان گەیاند و تێمان گەیاندن کەوا دەستی شۆڕش دەتوانێت بگاتە هەر تاوانبار و تێکدەرێک و ئەوان ئەگەر لەسەر سیاسەتی خافڵکوژی بڕۆن بە نرخێکی گران لەسەریان تەواو دەبێ. تاهیر یەحیا لە 3 کانونی دووەمی 1968دا نامەیەکی بە سەڵاح یوسفی و شەوکەت ئاکرەیدا بۆ بارزانی نارد تکای لێکرد ئەم جۆرە کارانە ڕاگرێ و گفتی بە شەرەفی خۆیدا کەوا ڕادێک بۆ ئەو کارە خافڵکوژیە دادەنێ کە تاخمی جاشە تازەکان دەیکەن و ئەگەر لەوەدا سەر نەکەوت دەستی خۆی لە کار دەکێشێتەوە. من زۆر چاک لایەدمە کەوا پاش گەیشتنی ئەم نامەیە کاری خافڵکوژی بە تەواوی ڕاوەستا و هەروەها حکوومەت باندیخانەی بەکرەجۆشی داخست کە تاخمی ئیبراهیم ئەحمەد سەرپەرشتیان دەکرد. هەر لە کانون یەکەمی 1960دا پێشمەرگەی هێزی دەشتی هەولێر کەمینێکیان لەسەر ڕێگەی هەولێر کەرکووک بۆ سەرۆک جاش حەمە سابیردانا کە لە دوژمنایەتیکردنی شۆڕش و ئازاردانی دڵسۆزاندا بە هاوکاری گورج و گۆڵ لەگەڵ جا 66ەکاندا سنووری بەزاندە بوو. ناوبراو لەم کەمینەدا کوژرا و عەلی دیکتاریۆڤیش کە یەکێک بوو لە قارەمانانی هێزەکە لەم کارەدا شەهید بوو. دەستێبوونی بارودۆخ لە سەرەتای ساڵی 1968دا. بارودۆخی نێوان شۆڕش و حکوومەت گەیشتە نزیکی ڕادەی لێکدابڕان و هەردوو لە ئامادە بوون بۆ گەڕێکی نوێ. غازی حاجی مەلۆ بە یارمەتی ڕژێم لە ناوچەی شێخان لە شۆڕش یاخی بوو. ناوبراو بەوە بارودۆخێکی پڕ مەترسی لە ناوچەکە لە ڕێگەی گەیشتنی هێزێکی حکوومەتیەوە بۆ ئەو ناوچەیە بەدیهێنا. بەڵام لەگەڵەوەشدا خۆشی هێزە حکوومەتیەکەش ناچار کران ناوچەکە بەجێبهێڵن و بە شنەپاڵ هێزەکانی تری حکوومەت لە دەرەوەی ناوچەکەدا. جاشی کۆن و جاشی نوێ کەوتنە چالاکی نواندن و شەڕفرۆشتن و وردەهێرشی ناوخۆیی بردن و کامین و داونانەوە و ڕێگرتن. کە مەسەلە گەیشتە ئەو ڕادەیە بارزانی بروسکێکی بۆ سەرۆکۆمار و سەرۆک وەزیران و سەرۆکی ئەرکانی سوپا لێدا داوای لێکردن ڕادەیەک بۆ ئەم دەستدرێژیانە دانێن. لەو ماوەیەدا ئیبراهیم فەیسەڵ ئەنساری سەرۆکی ئەرکانی سوپا بوو. بروسکێکی لە وەڵامدا بۆ بارزانی نارد خۆی لە دۆخە ئەسڵێکە گێڵ کرد و وتبووی مەبەز لەم جموجۆڵەی سوپا پاراستنی ئاسایش و پارێزگاری خەڵکە و هیچ مەبەستێکی تر لە ئارادا نییە. لە دواییشدا
جەختی لەسەر پاکی نیازەکانی حکوومەت کردبووە گوایە لە ئاشتی و جێگیربوونی ئاسایش بە ولاوە لە هیچ ناگەڕێ. کاردانەوەی بارزانیش ئەوە بوو فەرمانێکی گشتی بۆ پێشمەرگا دەرکرد کە وریا و ئاگادار بن و خۆیان بپارێزن و هەر دەستدرێژێکیان کرایە سەر وەڵامی بدەنەوە. پێشمەرگەش ئەم فەرمانەیە بە وردی جێبەجێ دەکرد و لە دوو ڕێکەوتدا دەرسێکی بەجێی دەستدرێژی کارانیاندا. جارێکیان لە گڵازاردا کە چەند سەربازێک کوژران و فەرماندەرەکان ملازم حەمید عەماش باجیر گیرا و پاشان شێخ ناسم عاسی بۆی تێکەوت و بەڕەڵا کرا. جارەکەی تریشیان لە دەشتی هەولێر کە تاخمێک لە سپا و جاش هێرشیان کردە سەر چەند گوندێک بۆ تاڵان و چەپاو. پێشمەرگەش ڕێیان پێگرتن و سەربازێک و حەوت جاشیان لێ کوشن و دوانیان لێ بەدیل گرتن. پاش ئەمە سەرۆکۆمار و سەرۆکوەزیران نامەیەکیان بە شێخ بابە عەلی و ئیحسان شێرزاد نارد داوای کەوتنەکاریان تێدا کردبوو بۆ گێڕانەوەی ئارامی و هێمنی بۆ ناوچەکە. پاش گەڕانەوەی سەرۆکۆماریش لە سەردانی فەڕەنسا ئیدریس بنێرن بۆ بەغدا، چونکە سەرۆکۆمار دەیەوێ بەهۆی ئیدریسەوە هەندێک بابەتی فەرە تایبەتی هەن بە باوکمی ڕابگەینێ لەبەرەوەی ناکرێ ئەو بابەتانە بەهۆی کەسێکی ترەوە ڕابگەیندرێن. بەڵام ئیدریس ئەم سەفەرەی نەکرد و منیش لەو بارەوە هیچم لە یاد نییە و هیچ دەست هاوێژ و بەڵگەیەکیشم لا نییە ڕێگەم بۆ ڕوون کاتەوە بزانم بۆچی ئیدریس بیانووی هێنایەوە و بە دەنگ داواکەی سەرۆکۆمارەوە نەچوو. مەبەز لە چوونەکەی سەرۆکۆمار بۆ پاریس ئەوە بوو لای دیگۆری سەرۆکۆماری فەڕەنسا هەوڵ بدا فەڕەنسا پۆلێک بالافڕی میراج بە عێراق بفرۆشێ. میر کامەران بەدەرخان کە ڕۆژنامەنووسی فەڕەنسی دۆستی گەلی کورد و خاوەنی کتێبی کوردستان یانەمان ڕێنێ مۆریس کە لە دۆستانی جەنەڕاڵ دیگۆل بوو خەبەری ئەوەی دابوویە و ئەویش ئەو هەواڵی گەیاند بە بارزانی. بارزانیش دەست بەجێ نامەی بۆ سەرۆکی فەڕەنسا نووسی تکای لێکرد داواکەی عێراق جێبەجێ نەکات. ئیتر دیگۆلیش چۆن بارزانی گومانی چاکەی پێبردبوو وای کرد بە داواکەی عێراقایی نەبوو دایە دواوە و ئاماژەی بۆ ئەوە کرد کە فەڕەنسا هەرگیز نابێ بە مای زیاتربوونی کڵۆڵی هاونیشتیمانانی کورد و کۆشتنی ژن و منداڵیان لە ڕێگەی ناردنی چەکەوە بۆ عێراق کە دەبێ بە مای ئەو کارە ساتە. دەبێ عێراق هەوڵ بدا بۆ چارەسەری پرسی کورد لە ڕێگەی ئاشتیەوە و چارەی سوپایی بخاتە ئەو لاوە. ئیتر ئەو کاتە حکومەتەکەی ئامادە دەبێ عێراق داوای هەرچەندە باڵا فڕەبکە پێی بفرۆشێ. سەرۆکۆماریش بەسەر نەکەوتووی گەڕایەوە. دیگۆلیش لە ڕێکەوتێکدا لوتی دەبێ بە لوتی ڕێنێ مۆریسی ڕۆژنامەنووسەوە. پێی دەڵێ دیت چۆن تکای دۆستەکەتم بەجێهێنا مەبەستی لە بارزانی بوو. ڕێگەم نەدا مامەڵەی میراجەکە سەر بگرێ. کوژرانی شێخ حەنەشی سەرۆک فورسان لە 11 نیسانی 1968دا شێخ حەنەش و چەند کەسێ لە پیاوەکانی لە دەشتی هەولێر کوژران. ڕاستیەکەی لە بەرنامەی شۆڕشدا نەبوو نە ئەم شێخە و نە هیچێکێکی تر لە شێخە چڵکە و خۆرە عارەبەکان بکوژرێن. بەڵام لە ئەنجامی ئەو فەرمانە گشتیانەوە کە لە بارەگەی سەرکردایەتی پێشمەرگەوە دەردەچوون کە بە توندی بەرپەرچی هەموو دەستدرێژێک بدرێتەوە. ئەم ڕووداوە ڕوویدا و ئەم شێخە کوژرە. پیاوەکانی ژێردەستی ئەم شێخە دەستدرێژیان دەکردە سەر گوندە کوردەکان و تاڵان و چەپاویان دەکردن و ئەم شێخە خۆشی لە یەکێک لەو دەستدرێژی و هێرش بنە سەر ئەو گوندانەدا کوژرە. پێشمەرگە بە پێی ئەو فەرمانانەی بۆیان دەرچوو بوون بەریان لێگرتن. ئەم کارە بەشێک بوو لەو دۆخە خراپ و تێکچووە و کۆشتنی شێخیش تەنیا ڕێکەوتێک بوو ئەوی تێدا پێوە بوو. لەگەڵ ئەمەشدا ئاخێوەرێک بە ناوی وەزارەتی بەرگریەوە بەیانێکی بڵاو کردەوە هێرشێکی سەختی بۆ سەر پێشمەرگا تێدا بردبوو. لەگەڵ هەڕەشە و گوڕەشە و چاو زیدکردنەوە بەمبۆنەوە. باکردەوەش هەر لە هەمان ڕۆژدا لیوای سێهێرشی بەردەسەر شوێنەکانی پێشمەرگەی دەشتی هەولێر. شایانی وتنە بەر لە کوژرانی شێخ حەنەش بە چەند ڕۆژێک لە 5 ئاداردا سەرۆکجاشێکی کوردیش بە ناوی حەوێز مام یەحیا کە پێشمەرگە بە سەرکردایەتی عەریف عوسمانی یوسف و دکتۆر خالید سەعید کەمینێکیان لە نێزیکی کۆیە بۆ نابەوە پێوە بۆ کوشرە. کەچی ڕژێم نە هیچی لەبارەوە وت و نە هیچ باسێکی ڕووداوەکەشی کرد وەک باسی ڕووداوەکەی شێخ حەنەشی کرد و کردی بەهەرە. هەرچەند ئەم سەرۆکجاشە کووردە زۆر لایەنگیری ڕژێم بوو. ناوی بەدڵڕەق و بێبەسەی دەرچوو بوو. سەرچاوی ئێش و ئازار بوو بۆ پێشمەرگە. لە 15 نیسانی 1968دا شار لە دەشتی هەولێر گەرم بوو. سەرکردایەتی شۆڕش چەند تۆپێکی ئەندازە 106 ملیمی دژە تانکی دەستکەوت بوو دوانیانی لێدابوون بە هێزی دەشتی هەولێر.
لەگەڵ تاخمە تۆپچیەک کە مەشقێکی باشیان لەسەر ئەو تۆپانە کردبوو. دیارە حکوومەت بەمەی نەدەسانی. دەمە و ئێواری ئەو ڕۆژە بروسکەیەک لە فارسباوەی فەرماندەری هێزی دەشتی هەولێرەوە هات باسی ئەو کاری تێدا دەکرد کە ئەم چەکە کردیە سەر ورەی پێشمەرگە و ئەو لود لە زەوی درانەی تووشی هێزەکانی حکوومەت هات کە دییان دوان لە تانکەکانیان پێکران و با گولەی ئەو دوو تۆپا تێکشکێنران. گەماروی فەوجێکی تەواو درا. بارانی باخۆریش ڕێگەی لە هۆیەکانی هاتوچۆی سوپا گرت و چەندین لۆری لە قورچەقین. لە 18 نیسانیشدا سوپا شکستی توش بوو. بە هەڵەداوان لە دەشتی هەولێر کشایەوە و 6 کوژراوی لە مەیدانی شەڕدا بەجێهێشت و 84 لێ بریندار کران. زیانی پێشمەرگەش 2 شەهید و 3 بریندار بوو. عەزیز شەریف نامەکانی بارزانی دەگەیەنێ. مامۆستا عەزیز شەریف پاش کۆدێتای شوبات پەنای هێنابوو بۆ ناوچەی شۆڕش و میوانێکی ڕێز لێگیراوی بارزانی بوو کە هەوری سیای شەڕ دیسانەوە بە ئاسمانی کوردستانەوە کۆبووە. بارزانی بە عەزیز شەریفی وت چەند نامەیەکی ئەو ببات بۆ هەندێک لە سەرۆکانی دەوڵەتە عارەبەکان. مامۆستا عەزیز شەریف لە 4 تەموزی 1968دا لە حاجی ئۆمەرانەوە بە نیازی سووریا بەڕێکەوت و لە دیمەشق نامەی نورەدین ئەتاسی سەرۆک کۆماری سووریای گەیاند. لە قاهیرە چاوی بە سەرۆک وەزیران عەلی سابری کەوت و نامەکەی بۆ عەبدولناسری دایە دەست. بە هەمان ئەرەکچوو بۆ جەزائیریش. پاشان لێوەوە چوو بۆ مۆسکۆ و لەوێ لەگەڵ بەرپرسانی سۆڤێتدا کۆبەوە و باسی بارودۆخی عێراقی بۆ کردن. لەو ڕۆژانەدا کۆدێتای 7 تەموزی 1968 ڕوویدا. کۆمەڵێ پیاوانی نوێ هاتنە گۆڕەپانی سیاسیەوە و بارودۆخێکی نوێ هاتە ڕوویکار. عەزیز شەریفیش لە مۆسکۆ نامێکی بۆ بارزانی نرد. پرسیاری لێکرد پاش ئەم گۆڕانە ئەو چی بکە. بارزانیش پێی ڕاگەیاند کە لەوێ بمێنێتەوە چونکە لەوانەیە بۆ دەرەوە پێویست بەو ببێ.